دروستکردنی تاسە بە شێوەی هەرەمەکی لەلایەن هاوڵاتیانەوە لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بووە بە دیاردا. لە قەزای سۆرانژبوونی ژمارەیەکی زۆر تاسە لەسەر شەقامەکان نیگەرانی بەشێک لە هاوڵاتیانی لێکەوتوتەوە و داوا دەکەن سنوورێک بۆ دانانی تاسە دابدرێت. ئەو تاسانی کە لە سنووری سۆران هەن ڕێژەیەکی زۆری تاسە هەیە و ئەو تاسانش هەمویان نایاساین بۆ نایاساین چونکە دوو لە چاوی دەستگا حکوومیەکان و لەلایەن هاوڵاتیانەوە دروستەکرێت. دروستکردنی تاسە لە سنووری قەزای سۆران بە جۆرێکە لە هەر 100 مەترێک چەندین تاسە لەسەر شەقامەکان و کۆڵانەکان دروست کراون و زۆر بەشیان بە شێوەی یاسایی نین، بەڵام هاوڵاتیان تیژڕەوی شۆفێران دەکەنە بیان و بۆ دروستکردنی تاسە. یعنی هەر کەس لە ڕاست خۆ هەر کۆڵانە و شخصە هەستا و تاسەکانە دەبێ ئەوەی ڕێنمایەکەن لە شارەوانیان بەڕێبەراتی هاتوچۆ هیچ شتێکی ئەوە نەکردەوە شتە ئەسیرێکی زۆری هەیە بۆ شوفێران سیارەکان و شوفێرەکان داواکەن لەلایەنی پەیوەندیدار هەڵوێستێک وەربگرێت لە هەموو کۆڵانەکان هەر کۆڵان هەیە 100 مەتر 5 تاسێ لێیە، یعنی بەڕاستی بێتان بۆ لە قەزای سۆران. لە زۆربەی وڵاتانی جیهان تاسە بوونی هەیە، بەڵام بە شێوەی ئەندازەیی و دوور لە زیانگەیاندن بە ئۆتۆمبیل و شۆفێران. شارەوانی سۆرانیش بەنیازە لە داهاتوودا هەڵمەتێک بۆ لابردنی ئەو ژمارە زۆرەی تاسەیە دەست پێ بکەن. کێشەی سەرەکی بەڕای من لێرەدا لەوە دەگەڕێتەوە کە زۆر سەیارە لە سۆران هەن کە ژمارەیان نییە ئەو بەڵگیان نییە. لایەنێکی تری قەزیەکەش هەیە کە خەڵکێکی تریش هەن کە داوای تاسە دەکەن، ئەوانیش قسەی خۆیان هەیە دەڵێن کەسانێک شەو بەناو کۆڵانەکان دەگەڕێن و زۆر جار شەروەک دەبینین ڕووداوی هاوتوچۆ لێکەوتم. دەبیتن ئەو سیارانەی کە ژمارەیان نییە بەڕاستی سنووردار بکەن نەهێرە لە ناو شاردا بگەڕێن، ئەوە دەبێتە هۆی کەمکردن و ئێمەش هەر لێرەدا هەر بەردەوام دەوین لە هەلگرتنی ئەو تاسانەی کە لەلایەن هاوڵاتیان بە شێوەیەکی نایاسایی دروست دەکرێن. دروستکردنی تاسە لە وڵاتانی جیهان بۆ مەبەستی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و سەلامەتی شۆفێرانە، بەڵام بێپلانی لە دانانی تاسە لە هەرێمی کوردستان بۆتە هۆی بێزارکردنی هاوڵاتیان و ناشرینکردنی سیمای شەقام و کۆڵانەکان. عەبدوڕووسای NRT قەزای سۆران.